پۆلیسی شاری نیویۆرک دەڵێ عەقاییدوڵڵا گومانباری ئەم تەقینەوەیە دەستگیر کراوە. ئەگەرچی تەقینەوەکە بچووک بوو بەڵام پشێوی و نەئارامیەکی زۆری لە شارەکەدا هێنایە ئارا. پەیوەندی کرا بۆ پۆلیسەوە لەسەر ڕوودانی تەقینەوەیەک. یەکەکانی پۆلیس کەسێکی 27 ساڵیان بە برینداری دۆزیەوە. ناوی عەقاید ئەڵڵایە، برین وستاوی بە هەموو لە شێوەیەتی بۆمبێکی ئازنزمی تەکنەلۆژی لە خۆ بەست بوو. هێرشبەرەکە وەک کاربەدەستانی نیویۆرک دەڵێن مەبەستی بۆ لەو شارەدا خۆی بتەقێنێتەوە. بەڕوونی و ئاشکرایی وەک خەڵکی نیویۆرک ژیانمان بە سیستەمی گواستنەوە بەستاوە. هەر بۆیە کاتێک دەبیستین هێرش کراوتە سەر ئەو سیستمە ئەوە جێی نیگەرانی و دڵڕاوکێمانە. یان ڕوونتریش بم ئەمەی ڕوویدا هێرشێکی تیرۆریستی بووە و سوپاس بۆ ئێزدان نەیتوانی ئامانجە سەرەکیەکەی خۆی بپێکێت. عەقاییدوڵڵا وەک دەسەڵاتداران دەڵێن لەژێر کاریگەری تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامیدا بووە و لە ساڵی 2011دا بە ڤیزای جۆری F4 وەک کۆچبەرێک هاتۆتە ئەمریکا. ئەمەش ئەو جۆرە ڤیزادانەیە کە بە ڕێبەرایەتیەکەی ترەمپ دەخوازێت نەیهێڵێت. ڕێبازی سەرۆک داواکردنی کۆتایی هێنانە بەم جۆرە ڤیزایی کۆچبەری. ئەگەر ئەمەمان هەبوایە ئەوە ڕێگە دەگیرا لەوەی ئەو کەسە بێتە ئەمریکاوە. هەر بۆیە سەرۆک بە توندی بەردەوام دەبێت لە هەوڵەکانی بۆ ڕیفۆرمەکی بەرپرسیارانەی کۆچبەری و بێگومانیش کۆتایی هێنان بە هێنانی کەسوکاریش بەشێک دەبیت لەم ڕیفۆرمە. هێرشبەرەکە لە ناوچەی بروکلین دەژیا و وەک دانیشتوانی ئەو ناوچەیە دەڵێن پێیان سەیرە عەقاییدوڵڵا کارێکی قێزەونی لەو شێوەیەی کردبێت. دراوسەیەکی بێدەنگ بوو، هیچ کێشەیەکی نەبووە، داهاتە ئەم دوکانە یان ئەوی تر یان دوکانی سەوزەفرۆشەکە لەو باخچەی ئەو بەرەوە پیاسەی دەکرد، ینی بەڕاستی وە هەم دەزانی کەسێکی شەرمنە، هەرگیز قسەی لەگەڵ کەسدا نەدەکرد. کەسوکاری عەقاییدوڵڵاش پەیامێکی گلەیی و ناڕزایی ئامێزیان لە ڕێی ئەنجومەنی پەیوەندیەکانی ئیسلامی ئەمریکاوە ناردووە. بەڕاستی ناڕازین بەرامبەر ڕەفتاری دەسەڵاتداران کە منداڵانی تەمەن 4 ساڵیان لەم سەرمایەدا هێشتۆتەوە و نەوجەوانێکیان لە پۆلی خوێندن دەرهێناوە بۆ پرسیار و وەڵام بەبێ ئامادەبوونی پارێزەر و بەبێ ئامادەبوونی باوان. ئەمانە ئەو ڕەفتارانە بوون لە سیستەمی دادوەریمانە چاوەڕێ بکەین، بەڵام دڵنیاین لەوەی دەسەڵاتی دادوەریمان ڕاستیەکانی پشت ئەو هێرشا دەدۆزێتەوە. باڵێزخانەی بەنگلادێش سەرزەنشتی ئەو هێرشەی عەقاییدوڵڵای کردووە و داوای دادگایکردنیشی دەکات. هێرشەکەی ڕۆژی دووشەممە دووهەم هێرش بۆ لە ماوەی کەمتر لە 2 مانگدا کە پەیوەندی بە تێرۆرەوە هەبێت و یەکەم هێرشیشە لە 23 ساڵی ڕابردوودا لە شوێنەکانی سیستمی هاتوچۆی نیویۆرکدا بکرێت.